الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەرنامەی زایاڵە سڵاوی خواتان لێبێت. خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی زایاڵەدا و لە دەواازەی راپەڕین لەگەڵ بانگبێژێکی دیکە و لەگەڵ دەنگخۆشێکی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەمجارش مامۆستا مەلا محەممەد میوانداری ئێمەی قبول کردووە و ئەمڕۆ بانگمان بۆ دەبێژێت لەگەڵ ئەوەشدا باسی شێوازەکانی بانگ و چۆنێتی ئەداکردنی دەکەین. زۆر بەگەریم بەخرانی مامۆستا دەکەین. مامۆستاگیان سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زایاڵەدا. زۆر سپاس. ئەگە بکرێت سەرتا بزانین مامۆستا مەلا محەممەدی موەزین کێیە، لە کەیەکەوە دەستی کردو بە بانگبێژی لە مزگەوتەکاندا؟ ناوم محەممەد محمودی ئیبراهیمە ناسراو بە مەلا محەممەدی قاری و مؤەزین وا ناسراو لە ساڵی 1970 سەرەتای مزگەوتێکە ساڵی 1970 دووسراوە لەو هەشتاویەکەوە من مؤەزینمە تاکو ئەوڕۆ. ماشەڵڵا تەمەنێکە مامۆستا چەند ساڵەکە دیاریکراوی؟ 40 ساڵە من مؤەزینم. بەڵام لەو مزگەوتە تایبەت ئەو مزگەوتە 25 تا تقریبا 25 ساڵ بە خەستی بانگم داوە لێرەکانە بەگەرمی بانگم داوە. ئەزارگە بۆ شتان باسکەم یادی بەخێوی مامۆستا مەلامەتی ڕەحمەتی لەو مزگەوتە سەرەتا لێرە بووە. ئێستاش نەماوە ڕەحمەتی خوای خۆش بێشەڵڵا. من تەڵەبەی ئەو مامۆستا مەلامەتی ڕەحمەتی بووم. زائیدەن دوایش مامۆستا مەلا محەممەد کرد کاری ڕەحمەتی ئەویش هەر نەماوە لەلای ئەو تەجویدم خوێندووە، قورئانم خوێندووە، بانگم داوە تا خۆم تاقی کردو بەم هەڵیان بژاتم بۆ بانگبێژ بۆ قورئان خوێندن. ئەزا زائیدەن دوایش کە مامۆستا مەلا محەممەد کرد کاریش خوای گەورە عەفوی کە مامۆستا مەلا سەرکاکەی یادی بەخێر هەر مەوجودە لە حیاتدامان بەس تەمەنشی عمری 80 ساڵە. بەڵێ مامۆستا بە دیاریکراوی لەماوەی ئەو 40 ساڵەدا ئەوەندەی تۆ بانگت بێشت بێت یاخود لە مزگەوتەکاندا بانگت دابێت، ئەنی بە شێوازێکی زانستی فێری هونەرەکانی بانگبێژی بووی یان تەقلیدی بووە؟ چۆن بووە لەسەر نسبەت بانگدان دیقەتم داوە کەسێک لە ئیزاعەیەکە و لە ئیمارات لە قەتەر لە سعودیە لە شوێنێک لە میسر تایبەت میسر بجوێم لە بانگشی مستر بوو لە هەشتاوە ئەو بانگم لە مێشکیدا زیندگیوێتەوە لە هەشتاوە ئەو بانگم هەر لە مێشکیدایە هەر لەسەر تەقلیدە ڕۆشتووە. هەر بانگشکێش خۆش بوو لە کوردستان وەرم بۆ تۆ دەتوانم تەقلیدی بکەم بسەد. بەڵێ ئەی شارەزای مەقاماتی بانگدان هەیە مامۆستا؟ وەکو مەقامات نا هەر کات گوێم لێ بوو لە تەلەڤیزیۆن یان لە ئیزاعەیەک ئەسەن وەرم بۆ تۆ توانین تەقلیدی ئەوەی کرد. بەڵێ بە دیاریکراوی زیاتر تەقلیدی کام لە بانگبێژ ناودارەکان دەکەیت؟ وەڵڵاهی ناوی لە میسرە نازانم میسر ناو بانگم لە مێژە نەماوە لە هەشتاوە قاری ئەشی زۆر خۆش بوو خۆم گوێم لێ تەلەڤیزیۆن بووە لە هەشتاوە ئەو قاری ئەم سەوتە وەرگرتووە تەقلیدی ئەو سەوتە دەکەمەوە. بەڵێ دیارە ئەمڕۆژ بڕیارە هەر بەم تەقلیدە بۆ ئێمە بانگ دێت. بەڵێ ئەی مامۆستا جگە لە ئەم بانگە میسریە بانگی عراقی هەیە تاڕادێک بانگی کوردیشمان هەیە کە بە لە ناوچەی گەرمیان و ئەوە زۆر بەکاردێت. ئەوجا لە شێوازی مەقاماتی ڕەسمان هەیە سەبامان هەیە. تۆ زیاتر ئەمانە کامە بەلاوە زۆر سەنجڕاکیشیان زیاتر ئللا بانگی میسری لە هەمووی تایبەتم هەڵبژاردووە. مامۆستایش یادی بەخێر لە 85 هاتوۆتە ڕانیە ئەو بانگە میسریدایەوە هەمان بانگم لێرە تەقلید کردو وقتی بزدەوە دەرچووی لە سەوتەکە من هەمان سەوتی تەقلیدی منی دەرکردووە. بەڵێ دیارە مامۆستا جگە لە بانگبێژی تۆ لە قورئان خوێنیشدا قورئانیش دەخوێنیت وانییە؟ بەڵێ سپاس بۆ ئەی لەوان زیاتر کام تەقلیدە دەکەیەوە؟ وەڵڵاهی زیاتر محەممەد سەدیقمان شاوی بەڵام بە تەقلیدەکەی دەتوانی یەک مەقتەعی بچووکیانش لە قورئان بتوانم فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون وأنفقوا مما رزقناكم
قبل أن يأتي أحدكم الموت فيقول رب لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. خب دەشتێتەوە مەساگیان سڵاح خۆڵ ئەزما مەساگیان ئەگەر بینەوە زیاتر زەر بابەتی بانگ بێژیەکە تا چەند گرینگە یاخود ئەو کەسانی کە بانگ دەبێژن دەنگێکی باش و ناوازیان هەبێت یاخود جگە لەمە شارەزای شێوازەکانی بانگ بێژی بن بڕایتەوە؟ وڵی بانگ نوعی زۆرە ئێستا گەنجمان هەیە لەکانەوە سەدان گەسمان بێت لە ڕامێ لە سەدان گەنجەی 20 دەنگ خۆشی دابێت و ناکرێت ئەوەی کە بانگش دەدا دەنجی ناخۆشی بڵێت نابێت تو هەر بانگ بدێ دەبێت ئەوش بانگدا. بەڵێ مامۆستا چەند گرینگە بە شێوازێکی زانستی بانگ بێژەکان فێری هونەرەکانی بانگدان بن؟ وڵی زای چۆنە ئەوە مەفروض مامۆستایش تایبەت وەکو تعلیم و تربیە فێریان بکە فێری ئەو برابەڕزانەکە فێری ئەو قوتابی خۆشویستانە بکە کە حەزیان لە بانکە حتا دەنگیشی ناخۆش بێ دەنگی نەتیجەدا هەر خۆش دەبێت. تعلیم و تربیەشی جوانی دەبێت تعلیمەشی دەبێت بەس تعلیمەشی پێویستە بەس وەڵی خەڵکی مەڕۆ هەر تێدە کاکە من یادی بەخێر بە شتێکت بۆ ژەرمەوە لە بەغدا 2 ساڵ ئەسکەریم کردووە ساڵی هێشتاوەش بۆ نەوەت جوندی بوو چون مزگەوتەشی قلتم منو مؤذن هذا المسجد والله هذا الشايب أو بيره عمي أكو مازال أذن بتوانا بقدم قلت من جاي قلت من سليمانية قلت مشي لي ورا ما يصير أيش برادرك دولة سنة مكتكاكا هو تو جلي كل بريكم دوم السني أول شيء عينات وهم بيه خوش نبعندي برو لهم مزجوتي برو دري هربوا نصي روش مو مزجوش كشو مزجوتش كابراش كلي زوج بتمن رجل سبيبو بعربي فيهم عربي كيس زانم فيهم كنت مزارعي بعدين كنت شو هاتكم مسلمانية كنت تعرف أزين كنت زاني بعدين كنت شلون كنت من لميجم قاري وموزين تفضل وكمان ده 1000 نفر ذاتي دانشمو دستي برك في عاشتيتك دست صوت خوش صوتك هذا المسجد إليك تعال كل يوم أذن أو مزجوت إيتوه لمودو هم روجور بغدا ما شاء الله دنگ خوش بيا خو هم روجور لو بغدا لبايتختي بغدا بغدا ده بيصل بغدا ما شاء الله بيصل بغدا لو بايتخت بس شوازي بانگ دما وصل له وقتي والله هل لا أوازي شكم تايبت دانا لا بيرت ما هو استا بشكي لم يجب والله زول لم يجب تقريبا زال 28 تمنك راسه بقى بالتاكيد ايوه مصدق قال الشوازي مصري بس شوازي كبانك دبيجي والله أواز بزورة داتواني ساق يوم على بشيك بيت لو مشان أو ربع أواز يكون او جيجا لو بانك مصري كا اواز يكون كان بيان او يسا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله خوش ما وصيا أواز شي كون كلا هذا ما بيصلي بلا خاف داش بات يا اخو هم صدر جاب گفتگو دین هم زين لما رمضان داين وانا بفي بوس لواني هلاك بي جنابي شد بلا دا نشين زياد ليش بگفتگو هذه فرموا ئەگەر باسی ئەو بکەین ئێوە کاتێک بانگ دەبێژن لە مزگەوتەکاندا بێگومان لە وەرزێکەوە بۆ وەرزێکت لە کاتێک بووەتە کاتی کە لەوانەیە گۆڕانکاریتیا بکرێت وەکو بوون مثل لە ڕەمەزانان داین ئێمە ئێوە قورتان وشی دەبێتەوە تیویت دەبیلادن باش
تا چەند قورستە لەو کاتاندا بانگدا وڵا قورسە حەزمان تەمەنە تۆ تێری تە سەر بێ شوێت بە شوێنێرا دەڕۆی تێری تە سەر دەڕۆی بەڵام بە برسەتی لە شوێ بڕۆی هیلاک دەبی فەرقی زۆرە بەڵێ ئەی مامۆستا تایبەت ڕەمەزانیش ڕاستە بێگومان تایبەتی خۆی هەیە برسەتی لە شوێ بانگدەی قوتش کە دێ بەڵام بە تێری خۆش ڕاستە مامۆستا لە ماوەی ئەو 40 ساڵەی کە جەنابەت بانگ بێژی بێگومان ناوچە جیاوازش بینیوە هەبووە چویتە شوێنێک و بست بێت بانگ بدیت ڕێنگان پێ نەدابێت لە سلێمانی یادی بەخێر پار لە زادی برایم پاشا مزگەوتیش لێ بزڵبت لەسەر زادەی لە برایم پاشا کە چوومە زۆرێ وەختی عەسرە گوتم حاجی وەکو قسەش خۆش وتم حاجی زەحمەتی بانگ بدەم وتی نەخێر خۆم مانگەیەم وتم حاجی بۆ من وەڵایم 35 ساڵم وەزیرم وتی فەرمو بانگ بدە کە بانگ بدا 3 سەفی لێم وتی وەڵا دەست خۆش بەلای کاکە ئەوژە هاتی بۆ سلێمانی تۆ لێرە بانگ بدە بەڵێ حاجی وەڵایم لێمەش بانگ بدە لە خۆمڕانە بینم بانگ نادەم ڕاستە دەنگی تۆ بەلاوە خۆش بووتی دەست خۆش بەڵا هاتی بۆ سلێمانی ئەلە مزگەوتە بانگ بدە بەڵێ ئەی مامۆستا لەسەر دەستی جەنابەت خەڵکی کە فێری بانگ بێژی بووە بەڵێ دایان قوتابی فێر کردو تا ئێستا دایان قوتابی لەو ڕانەیە فێرە بانگ کردووە هەتا لەگە ڕەشی ڕاپەڕی ئێستا لە دەرس و دەورەمان هەیە بە قوتابی تایبەتمان هەیە فێرە بانگیان دەکەین ئاسایی زۆر فێرە بانگی باش بوو منداڵەمان ئێستا مامۆستا ناوی نادەم بۆ فێریان دەکەین مامۆستا ناویماندەم لەو گەڕەکە لە ڕاپەڕی بۆ فێرم کاکە منداڵە فێرمەکە منداڵ قورس ئەوتم مامۆستا منیش هەر منداڵ بووم منیش منداڵم بۆ فێرم کاکە منداڵ ئەوڕە فێرەکە سمێنە من دەبرم با منداڵەکە جێ من دەگرێتەوە ناکرێت مناڵش دەبێت فێرێکە لە دە ڕۆژی دە 15 ساڵی لە پاش 10 ساڵی حەزی لە بانگە فێرێکە دەبێت تا 15 فێرێکە دەبێت 20 ساڵ فێرێکە منیش لە 15 ساڵی فێرم تا من تەمەنێکم هەیە تەمەنم 50 ساڵە 40 ساڵ ئەمن مؤەزینم 40 ساڵە بە دیاریکرایی ئەمن بانگم داوە لە 15 ساڵی بانگم داوە ئەی هەوڵندا منداڵەکانی خۆتیان لە خزانەی خۆدا کەسی کە فێری بانگ بێژی بووە وڵای من لە خۆ مەزەمە چاک سۆڵم هەیە کچۆنم ئەوە کوڕم نییە خوال نستنیە حەزدەدات انشاءالله بەڕێ وەڵا لە دەوری پشتی خۆم کەوەی کە قوتابی هاتوێتە مزگەوت فێرم بانگم کردو ئێستاش بانگەشی جوان دەدا حتا لە مزگەوت شێخ مستفاش چەند مؤەزینەشی لێ لەوێ وەختی خۆی بانگی فێر کردووی لە مزگەوتی ئەوە نازیخانەوە سابقەیەشی ئەو مزگەوت نازیخانە سابقەیەشی کۆنی هەیە خەڵکی زۆر تێدا پەروەردەکراوە ئەگەر بکرێت لە 2 دقەدا ئەگە بۆتان باسکەم مەلامەتی ڕەحمەتی لێبوو نەماوە ڕەحمەتی خوای لێ مامۆستا مەلا کرێکار محەممەد کرێکار نەماوە ڕەحمەتی خوای لێ بێ مامۆستا لە دوای مامۆستاتەوە مامۆستا بەیازی لێرە بووە دەور و دەستێکی باشی هەبووە مامۆستا خەلیلی دەروشخالی ئێستا لێرە نییە زۆر سوپاسی دەکەم لەگەڵ برایەکەی کاک هادی عەبدولهادی خزمەتی مزگەوتیان کردووە زایدەن کاک سەرباز ئەوە تا بە خۆی مەجوودە لێرەکانە کۆتا نەفەر تا ئێستاوە ئەوستا مزگەوتی تەعمیری کردووە خوا پاداشیاتەوە مزگەوتەکەی تەعمیر کردووە تا ئێستا ئەو مزگەوتە 3000 تەعمیر کراوە کاک سەربازی خۆبەخش ئێستا لە مزگەوتەدا ئیش دەکات هەم پێشوازی دەکات هەم ئیمامەتی دەکات هەم بانگیش دەکات داوا لە حکومەتیارەی من دەکەم کە بانگ بێشکە تەعین هەبن یەک لەوان کاک سەربازم بۆ تەعین کە لە مزگەوت نازیخان ئینشاءالله من بۆیان ئینشاءالله چایکی پێدا بخشێنێتەوە ئەی مامۆستا دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر شێوازەکانی بانگ بێژی تا چەند گرینگە هەموو شێوازەکان یاخود چەند کەسێک هەبێت تایبەت لە مزگەوتەکاندا بە شێواز جیاواز بانگ بێژێت تەنها یەک شێواز نەبێت وڵای خۆ ئێستان پێویستە ئێستان تەقالید هەبێ ینی تەقالید چەند تەقالید بزانی تەجروبە زیاتر بێت لە بانگ بەڵام کامل بێناتەوە خۆشە ئەوی دیاریکەی کامل لەگەڵ نەبەرەت دەنگ دەگونجێ ئەو دیاریکە ئەوەی دیاریکە ئێستا تەقلیدەکەم دیاریکردو بکرێت بۆت بانگ دەم ئینشاءالله ئەوە بە هەڵدەگرین و کاتی کە بانگی دێتەوە بۆ تەقلیدە بۆ بانگ دێت مامۆستا ئێمە وردەوە دەبەرە و کۆتایی بەرنامەکە دەچین دەمەوێت قسەی جەناب بزانم لەسەر شێوازەکانی بانگدان چی بکرێت بۆ ئەوەی خەڵک لەگەڵ بانگ و بانگبێژی ئاشنا بکرێت ئەنی ئەو کەسانی کە دەنگیان باشە ئەنی سەوتێکی ناوازیان هەیە دەرفەتیان زیاتر پێ بدرێت بۆی بتوانن بانگ بێژن وڵای کە ڕێزم بە مامۆستا عینەکان دەبێت مامۆستا عینەکان دەوری سەرشیان هەبێ مامۆستا هەیە ڕێزم بۆی کە دەڵێ کاکە مناڵ بانگدا کاکە نازانێت کاکە دەبێت فێریکەی پێوژەی بانگ دەبێت دووسێ زات فێریکەی فێرە بانگدان بەبێ میکرۆفۆنە تو تەجروبەی خۆتی لەگەڵ بکە بزانم منداڵە تا چەند بتوانێت بانگدا تا چەند لاقی هەیە بۆ بانگدانێ ئەمە نابێت منداڵەکان هەر هاتی کاکە بڕۆ بانگ بەدە کاکە بڕۆ دەرز بخوێنە کاکە نا پێغەمبەری سەڵڵاهو عەلەیهی وسەلەم زمانی پێغەمبەریەوە بووە ینی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم و مناڵانە فێرە بانگدان کردووە فێرە قورئان خوێندن کردووە مامۆستا عینەکان ڕێزم بۆیان هەیە دەبێت خزمەتی گەنجەکان بکەن ئەو گەنجانە کە حەز دەکەن بانگ بدەن تەقلیدە چییە دوو تەقلیدی هەیە چەند تەقلیدی هەیە با بانگدا کامەی خۆشی بڵێ ئەو تەقلیدە لە هەما خۆشتر کاکە لەسەر ئەو شێوازە بانگ بدە
بەڵێ مامۆستاکان زۆر سپاس بۆ ئامادەبوون دیارە کاتی بانگی عسراتوە تۆ ئێساڵا لەم مزگەوتە بانگم بۆ دەبێژیت لەگەڵ کۆتایی ئێمە تۆ ئینشاڵڵا بە بانگ کۆتایی بەرنامەکە دێنی سپاس بە ئامادەبوونێت سپاس بۆ ئێوەش عزیەتان شە هەر بەخێر لەستە چاوان ئێمەش لە خزمەتتان زۆر سپاسەکەین بەڵێ بینانی عزیز دیارە ئەوەی بینیتان بەرنامەی زایاڵە لە دەواازەی راپەڕین لەگەڵ مامۆستا لە محەممەدی بانگ بێش بەم جۆرە کۆتاییمان پێێنا بە دەنگە خۆشەکەی مامۆستا و بە بانگی مامۆستا کۆتایی بەرنامەکە دێنین تا بەرنامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله